ئەرە باشە من تێناگەم 2 ساڵی ڕێکە من بێ کەپڵم یعنی بۆ کچی سینگڵ نییە لەم شارەیە کورە ئەمە هی ئەوەیە هەنێک کەس لە جێ یەک کەپڵ چواری هەیە ئیتر حەقی ئەوانی کەشەخوا ڕاستەکەی هی ئەوەیە ئەرێ بەڕاست پێم وتی لەگەڵ کچێکم ناوی ماریایە ئەوەی وت زۆرم خۆشەوێ نا ئەوە دەریایە دەریاشەیە لەگەڵەویشە ئەی دەریا ئەوە نەبوو کەوت بینمان تێکچوو نا ئەوە سەناریایە ئەی سەناریە کچی پور نەبوو ئەوەی وت ئەمەیان جیایە ئەمەیە بڕۆمە داوای نانا ئەوە شەیمایە ئەی شەیما کچی خاڵە نەبوو ئەوەی وت 2 ساڵە پێکەوەین نانا ئەوە لێو تێکچووە ئەوە لەیلای کچی ماممە ئەویشەیە لەگەڵەویشە بۆ تۆ چەند کەپڵێ هەیە زۆر بەس دەمێکە بە دوای خۆشەویستی ڕاستەقینەیە گەڕێم بەداخەوە ناتوانم سیقە بە هیچ کەس بکەم بازە چیم کردووە جا چی ماوە بیکەی لە تێکی شارەکە و داگیر کردووە هیەوەیە 2 ساڵە بێ کەپڵم بڕە دەرەوە تا دەم و فڵقم نەشکاندووی دە باش ئەوە ڕۆشتم بڕۆ بەلای شەیما و دەریا و لەیلا و سەناریا و ماریاکەتەوە سیما و بیرچوو سیماشم هەیە ئەوە تۆ چادوشت ناکەی؟ من ناکورە تااقەتی چادوشتم نییە ئەوە مەسجێکیان نرد وەڵڵا مەشغوڵ دیاری کێ بوو؟ هیچ ئەو کچێ تااقەتم نییە جوای بەمەوە کورە ئازانی چۆنە منە تااقەتی چاتم نییە هەر بە تەلەفۆن قساکەم کاک یە تااقەتی دانیشتت بنووسێ داهەتی وەحدە بەشتەکە ئێجا پارە بۆ خزمەتی خۆم نەبێ بۆچی باشە ئەیوانە؟ وەڵڵا بڵێم چی؟ ئەوە تەلەفۆنە ئەی خوایە ئەم خەڵکە واز نایەنێ ئەلو بۆ قسە ناگەی ئەلو تۆ بووی وەمزانی تەلەفۆنەکەی منە لەگەڵ حەفشەیەم فشەی وەکە عەقڵ لای بڕێ من ئیشێکی پەلەمێ بێسە بڕۆم تۆزێکی تر نایەمەوە تا ڕەنگ نەما بەڕوومەوە باشە بزانم خوشکەکەی بۆ ڕازیەکەم باشم دڵەکەم قمری با خوشکەکە دەوتکەم ڕەفێقم خۆشیەوێ بەسانێ پرسیاری هەیە پرسیاری چی؟ کوڕەکە قۆزە؟ وەڵایی خراپ نییە و جوانیش نییە و ئەرەکاکە پرسیارم دەموچاوە سەقەتەوەکە چی پێ بڵێم؟ بڵێ لە زەین مالیکە چێ؟ زۆریش لێیەکەچن ڕێکەڵەی زەین مالیکە دەی سیارەی هەیە؟ بۆ سارە چی پێ بڵێم؟ بڵێ دۆجی پێیە حەتی و دۆجی چی تۆ کرێ پاسەکە و لە من قەرزەکەی دە تۆ بیڵێ ئەمە وەزعە دۆجی پێیە شخصیاتی چۆنە؟ شخصیاتی ئێستا بۆ ئەخلاقە جوانە و چی بڵێم؟ خۆ وەسفێکم بە شخصیاتی پیاوانە پاک و تەمیز ڕێک و پێک بڵێ ڕەنجڕۆڤەریش ئەکڕێ بۆ کەپڵەکەی خۆمری نییە ئەم خوشکەی تۆ ڕازی بێ بە مەیمونە ناشرینی ڕەفێقی من لە تۆ جیابمەوە ئاخراتی تۆ ساحیبی پاسکیلێکیش نیت ئێستا باسی ڕەنجڕۆڤەرم بۆکەی زەین مالیک باوکە تەلەفۆنە جواب بەرەوە وا هاتم ئەلو کێ باشی کاکە مەحموودیان تااقەتی میزعجەم نییە بڵێ من لێرە نیم باوکتی لێە خەریکی چییە؟ باوکمی لێیە کورە بڵێ من لێرە نیم باوکم خەریکە لە خۆیایە بڵێ ڕۆشتومەتە دەرەوە ئێستا ڕەقسەکە ئەی هاوە ڕقسی چی؟ ئێستا ڕەقسی هندیەکە چی؟ حەیا و بردم ئەتەوێ قسە لەگەڵ باوکم کەی باوکم نایەوێ قسە و لەگەڵکە بۆچی؟ ئەخر سەریێشێ سەریێشە وا دیارە باوکم نەخۆشە عیبە و نەخۆشە من نێم بۆ لای تۆزی کێم بۆ ماڵتان دەی باشە کاک مەحموودیان بەخێر بێن سەر چاومان بڵێ مەیەن بۆ ماڵمان جارە خواحافیز ئەرە باوکە چیتەوە وەڵڵی هیچی لە تێ نەگەشتم ئێستا ڕقسی هندی و پیشانەیەم چۆنن جەماعەتی خۆشەویست ئەمڕۆ باسی کچی ڕۆمانسی و کوڕی ڕۆمانسیەکەین کە شەوانە قساکەن بێکەوە کوڕی ڕۆمانسی پرسیارێکی زۆر جوانیەیە پێویستەکە زاناکان لێ بکۆڵنەوە کە شەوانە لە خۆشەویستەکەیەکە کوڕەکە بە کچەکەڵێ دڵەکەم چی و لەبەرایە سەعات 2 شەوە بۆ قوربان 2 شەواتێ چی لەبەرای بێتەوە کچە جارجار بەجلی مەکتەبەوە خەوێ بەجلی جامعەوە خەوێ جارجار بە عازی حەفلەوە خەوێ نەخێر سەعات 2 شەوە یار بیجامێکی لەبەرایە یا شتێکی لەو بابەتە بۆ کچە ڕۆمانسەکانیش کە کوڕەکە پرسیارێکی لێکە دڵەکەم ئەی ئەوانەی تر چ ڕەنگیەکەن کچەکەش بە حساب خۆی ڕۆمانسیەکە سوورە قزل قورد درۆشەکە طبعا بەس بە حسابی خۆی وا ئەزانێ بە سوور ڕۆمانسیە نەخێر ڕەنگی تر هەیە سپی هەیە ڕەش هەیە گوڵی لەسەرە هەیە دڵی لەسەرە زۆر هەیە هەزار ڕەنگیشتر هەیە بۆ کچانی کە بەلای توالێتێکە ڕۆن ئەڵێن پف لەو بۆنە بەس قاقە بم توالێتە بۆنی چی دەوێ یعنی بەحساب کە تۆ ئەیکەی بۆنی لاکۆست و چاستی و چانێ ڕەلێت نا هەرگووە یعنی کە بە هەرگوو